ساڵتان لەبێت بینەرانی کورسات زاڵقێ شەی پانۆراما پێتان گەیشتینەوە ببورن کە بۆ چەند ساتێک بەرنامەکە دواکەوت بە هۆکاری ئەوەی زۆرێک لەو میوانانی کە ئامادەمان کردبوو لە بەرنامەکەدا و زۆریشیان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوون و سەرقاڵ بوون بە ئامادەکاریەکان و بەڕێوەچوونی مەراسیمی سوێند خواردنی جۆ بایدن وەک 46مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو کارەکەیەوە بوو داوای لێبوردنتان لێکەین ئێستا بەردەوامی لەگەڵتانە ئەم شەو گفتوگۆکەین لەسەر بەڕێوەچوونی مەراسیمی سوێند خواردنی جۆ بایدن وەک 46مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمڕۆ لە ڕێوڕسمێکی توندی ئەمنیدا لە واشنگتنی پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەبێ ئامادەبوونی دۆناڵد ترامپ ڕێوڕسمەکە بەڕێوە چوو کە ئەمە لە دوای 150 ساڵ بۆ یەکەمین جارە ڕێوڕسمی سوێند خواردنی سەرۆکی نوێ بەبێ ئامادەبوونی سەرۆکی پێشوو بەڕێوە بچێت. سیاسەتی داهاتووی ئەمریکا لە دەسەڵاتی دیموکراتەکان و هەروەها ئەو گۆڕانکاریانەی کە بڕیارە لە ئایندەیشی نزیکدا لەم سیاسەتانی ئەمریکادا ببینرێت بە تایبەتی لە ئەمریکا خودی خۆی و هەروەها لە دەرەوەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە جیهاندا چۆنە و کاردانەوەکان چۆن بوو بەرامبەر بە چوونی جۆ بایدن بۆ کۆشکی سپی و دەست بەکاربوونی وەک سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. سەرەتا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نیما کۆکارنی نوێنەری ویلایەتی کنتاچیم لەگەڵە لە ڕێگای سکایپەوە سڵاوتان لێبێت خاتونیمە. سەرەتا ئەمێوە پرسم ڕێوڕسمی ئەم جارەی سوێند خواردنی سەرۆک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جیاوازتر بوو بە حکمی ئەوەی کە سەرۆکی پێشوو کە دۆناڵد ترامپ ئامادە نەبوو. ئەمە توانین بڵین ڕووداوەکەی کرد بە ڕووداوێکی مێژووی گرنگتر لە ژیانی ئەمریکیەکانە و هەروەها بۆ هەموو جیهان یاخود نەخێر ئەمە شتێکی ئاسایی بوو. بەڵێ ئێمە لە 4 ساڵی ڕابردوودا زۆر شتینە ئاساییمان بینیوە بۆیە بە هەماشێ و بە شێوەیەکی نائاساییش بە پێچەوانەی هەموو سەرکردەکانی پێشترەوە کۆشکی سپیان بەجێ هێشتا بۆیە ئەمە یەکەمی سەرۆکێکە لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا کە پیرۆزبایی لە سەرۆکی تازە هەڵبژێرا و نەکات و بە شێوەیەکی ئاشتیانە دەسەڵاتی ڕادەست بکات و بۆیە خێرا لە کۆشکی سپیاتە دەرەوانێ سواری هەلیکۆپتەرێک بوو فڕی و بە لایەنگرەکانیشی وت کە کارکە کۆتایین هاتوو بە جۆرێک لە جۆرەکان دەگەڕێتەوە بۆیە هەروەکو ئەمڕۆ بینیمانە ڕێوڕسمەکە لە ڕێوڕسمەکەدا جۆ بایدن وەکو 46مین سەرۆک دەسەڵاتی کرد دەست و کەمال هاریسیش وەکو جێگرەکەی دەسەڵاتێکی دەدەست بۆیە تاکو ئێستا شتەکە بە شێوەیەکی ئاشتی و ئارام و ئاسوودەی بەڕێوە چووە. بەڵێ ئەمێ لەسەر ئەو ینی دواوتەی دۆناڵد ترامپ بۆسم کە ئێستا جەنابیشە داماژەت پێدا کەوتی ئەم دوورکەوتنەوەی لە کۆشکی سپی کوردمەودایە و کاتیە یعنی بە جۆرێک لە جۆرەکان مەبەستی چی بوو؟ ئەمە جاریشکە سەرنجڕاکێشانی لایەنگرانی خۆی بوو یاخۆت تێکدانی جارێکی دیکەی ڕەوشەکە بوو؟ لە ڕاستی over 74 million people voted for him in 2020 to be their president again. And so that is a significant portion ئاولیاییەک و ئاگاداریەکە بۆ وڵات بۆ ئەو کەسانەی کە پشتیوانی لێ دەکەن کە پشتیوانی لە سیاسەتەکان دەکەن پشتیوانی ئاماژەی بەوەشدا کە ئەو دەگەڕێتەوانێ و بەردەوام دەبێت لەسەر ئەو بنەمایە کەواتە ئەوەشە ئەو تەرکیزە بۆ شتە بوو کە ویستی تەرکیزی بخاتە سەر لە پایتەخت بە تایبەتی دوای هەڵبژارنانەی کە بەم دوایانە ئەنجام درا بۆیە پێویستە هەمومان بەوریا و مامەڵە بکەین و ئەمە کەسێک نییە کەوا بە ئاسانی بڕوات و بە تایبەتی ئەو چێژێکی زۆر وەرگەرە لەو جەماوەری کە لە دەورەی بوون و بە تایبەتی لە ناو کۆمەڵگادا و پێشم وان نییە بەو شێوەیە بڕواتە بۆیە ئەوەش ئەو شتەیەکە بە شێوەیەکی سەرکی کاری لەسەر دەکات و بەردەوام دەبێت لەسەر کارکردن بۆ بە ئەنجامدانی کارەکانی بەو شێوەی کە 4 ساڵ ئەنجامیدا بۆیە هیوادارم
کە FBI بە دوایەوە بوون بۆی کە لێکۆڵنەوە لەبارەی خۆی و کە گروپەکەی بکەن چکە لەوانەیە تونند و تیشی ڕوو بدە دەبێ هیوادارم هیوام وایە و بڕواشم وایە کە ئەوان بەردەوام دەبن لە چاودێریکردنی بارودۆخەکە و بۆ چونکە بۆ ئەو زۆر قرس دەبێت بارودۆخەکە بە تایبەتی ئەگەر بێت و تونند و تیشی بکەوێتەوە کە چۆن لە 2 هەفتەی ڕابردوودا دروست بوو. بەڵێ زۆر باش هەرمێ لەسەر پێشەوەی کە بێمە سەر وتارەکەی جۆ بایدن 46مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چووکە وتارەکەی گرنگ بوو پێشەوەی کە لەسەر ئەوە قسە بکەم ئەمێ لەسەر ینی قسەکانی دۆناڵد ترامپ کە ڕاوەستا زۆرێک لە چاودێرانی ئەمریکا ئاماژە بۆ دەکەن کە ترامپ دەیەوێت لە داهاتوویشی نزیکدا پارتێک دروست بکە و جیابێتەوە لە پارتی کۆماریەکان ئەمەیان ڕێی تێچێت و ئەو داواکاریانی کە ینی کراوە بۆ دادگاییکردنی ڕێی پێەیە کە ئەم هەنگاوە بنێت ترامپ؟ بەڵێ پێم وا بێت یەکێک لەو شتانەی کە کۆنگرس پێویستە تەرکیزی بخاتە سەر کە بریتە لە درێژەتان بە ئەو ڕێشێنەکە کردیانە بەر بۆ ئەنجامدانی لێپرسینەوە لەگەڵی و ئەوەی کە ئێمە ئێستادا دەتوانین بیکەین بۆ ئەوەی کە پێویستە دڵنیابین کە ئەو نەتوانێت هەڵبێتەوە ڕابکات و پێویستە دەنگی زیاتر بەدەست بهێنێت بۆ ئەوەی کە دەنگی زیاتر بەدەست بهێنێت بۆ ئەوەی کە دڵنیابین لەوەی کە جارێکی تر نەتوانێت بێتەوە ناکۆشی سپی و حکوومەت پێک بهێنێتەوانێەوە و پێویستە ئەو شتانەی کە امتیاز بوو بەلای ئەوانە سوودی لێ وەردەکردن بە تایبەتی بۆ بە درێژایی ژیانی کە دەمێنێت بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی هەیە بە چاودێری تەندروستی و هەروە پرسی ئەو باجانەی کە قسەی لەسەر بکەنەی داواکەواتە ئەگەر کۆنگرس هەندێک هەنگاوی کۆنکرێتی بنێت بەم زوانە و دەنگ بدات بۆ ئەوەی کە دڵنیابێت لەوەی کە ئەو کەسەچی تر ناتوانێت سول ئیمتیازانەوار بکرێت و چکە تاکوی ئێستا لە بەم شێوەیە کە لە ئارادایە دەتوانێت بگەڕێتەوە بە ناوژیانی سیاسی ئەوەش ئەوە لە خۆت دەکرێت کە دەوانێت بتوانێت پارتێکی سیاسی دابمەزرێت و یاخود لە ڕێگەی پارتی کۆماریخوازەکانەوە بگەڕێتەوە بەڵام پێویستە شتێکە کە تەرکیزی بخرێتە سەر و پێویستە کۆنگرس کار بکات دڵنیابێت لەوەی کە هەموو میکانیزمە دەگرێتە بەر بۆ ئەوەی کە دڵنیابێت لەوەی کە دۆناڵد ترامپ جارێک تر ناتوانێت دووبارە بگەڕێتەوە چونکە دەبێتە مەترسی گەورە بۆ سەر دیموکراسی ئێمە. زۆر باشە خەت و کارنیانی ئەمە چارەنووسی ترامپ بەم شێوەیە بوو کە زۆرێک لە ئەمریکیەکان وەروە زۆریش لە چاودێرانی ڕەوشی ئەمریکا ناوێنێن سەردەمی ینی دۆناڵد ترامپ کە سەردەمێکی زۆر شێتانە بوو لە چوارچێوەی سیاسەتی ئەمریکادا بەڵام ئەمێ لەسەر وتاری جۆ بایدن لە دوایەوەی کە سوێندی یاسایی خوارد لە کۆشکی سپی وەک 46مین سەرۆکی ئەمریکا ڕابوەسن وتارەکەی زۆر تایبەت بوو بە ئەمریکا یعنی باسی لە دەرەوە نەکرد باسی لە سیاسەتی داهاتووی ئەمریکا نەکرد لە ناوچەکەدا لە جیهاندا تەنها باسی لە یەکگرتووی ئەمریکیەکان کرد لە یەشێتی ئەمریکیەکان کرد لە پاراستنی مێژوو دیموکراسی و ئەو دەستکەوتانی کە لە ڕابردوو بەدەساتووە لە ئەمریکادا باسی لەوانە کرد باسی لە مەسلەی ڕاسیزم و ڕەگەزپەرستی کرد هۆکارەکەی چی بوو یعنی بایدن وتارەکەی چڕ کردەوە بۆ ئەمریکیەکان بەتەنها پێم وایە ئەو پەیامەی کە جۆ بایدن ئاڕاستەی کرد پەیامێکی زۆر بەهێز بوو بۆ کە ئەمریکا هەموو وڵای گوێ لێ بکرێت و لە 4 ساڵی ڕابردوودا 4 ساڵێک بیناوازی بوو بە درێژای مێژووی ئەمریکای تروە پێویستە وا لە خەڵکی بکەین کە ئەوەی کە ترامپ کردی و ئەو سیاسەتی کە کردی پێویستە بەڕ بە خەڵکی بێنێنی ئەو سێتەوەی کرد و خەڵکی پەرتەوازە بکەوت داپەشەوە بکات و بۆیە پێویستە گرت و بین و هەموو شتێ ئەو کردی لە ڕابردوو بووە هۆی دروستبوونی جیاوازی و جیاکاری و پەرتەوازی و ئەوەژە هۆکارەیە کە وای لە جۆ بایدنگە تەرکیز بخاتە سەر یەکێتی و یەکگورتی و چونکە ئەو شتەیە کە گەلی ئەمریکا ئێستا پێویستە بیبەستێت بۆ ئەوەی کە بلەو بڕبایدەمەکە ئیدارەیەکی نوێ سەرۆکێکی نوێمان هەیە کە خۆی تەرخان دەکات بۆ خزمەتکردنی ئەم وڵاتە تەرخان دەکات بۆ دروستکردنی بەدیهێنانی یەکێتی و یەکگورتی و
پەیڕەوکردنی سیاسەتێک و خزمەتکردنی خەڵکی بە شێوەیەک بەیەک یارمەتی خەڵک بدا بۆیە دووبارە جارێکی تر بە هیچ شێوەیە گوێمان لەو نابێت کە ڤاکسینەکە سەلامەت نییە ئێمە لێرەدا گوێمان لە ڕێنمایتەنسیەکان دەبێت ئەمە پەتایەکە پێیتە بە شێوەیەکی یەکگرتووی یەکێتیانە مامەڵی لەگەڵدا بکەین بە شێوەیەکی باشە بۆ ئەوەی دیموکراسیەکەمانە دیموکراسیەکی بەهێز بێت و چیتر نەلەرزیە ئەوەش باشن شتێکە کە ئێمە بکەن و پێم وایە ئەوەش ئەو شتێکە ئەو دەیکات و لێ ڕۆژانی سەرەتای حکمی خۆی دەبێت کە دڵنیا بێت لەوەی کە ئەمریکا بزانێت کە کەسێک هەیەت کە بەرژەوەندی باڵی ئەمریکای لەسەر هەموو شتێکەوەدانا و تەرکیز دەخاتە سەر ئەوە وە بەرگری و بنەما و پرەنسیپە سەرەکیەکانی وڵاتەکەمان دەپارێت لەگەڵ ئەو بەهانەی کە لەناو دەستوری ئەمریکا داهان بۆی ئەو پەیامێکی زۆر بەهێزە کە ئاڕاستەی هەموو لای کرد بۆ ئەو پاراستنی ئەو یەکێتی هەرمۆنیەی کە لە چۆسای ڕابردوودا بە جۆرێک لە جۆرەکان گورسی لێوەشێنرا لەلایەن ترامپەوە. بەڵێ زۆر باشە لەسەر هەنگاوی یەکەمی سەرۆک بایدن ئەمێ ڕابوەسم دیارە ئاماژە بۆ درێت کە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی کۆمەڵێک بڕیاری گرنگ هەیە کە پەیوەستە بە خودی ئەمریکا و بە ئەمریکیەکان و بە کۆچبەران و لە بواری تەندروستی و لە بواری کەشوهەوا ینی دەیەوێت ئەو ئیمزای بکە کە زۆرێک لەو بڕیارانە ینی ڕەتکردنەوەی بڕیارەکانی پێشوویە کە سەرۆک ترامپ دابووی. ئەم هەنگاوانەی جۆ بایدن لە داهاتوودا کاریگەری چیە بێت بۆ ئەمریشیەکان و بۆ سیاسەتی داهاتووی ئەمریکا؟ پێم وا بێت نەگەرتەنیا ئەمریکا پێم وای خەڵکانێکی زۆر لە جیهاندا هەناسەیەکیان بەبەردا هاتەوە کاتێککە جۆ بایدن و کەمەل هەریس سوێندی یاساییان خوێردوو بۆ ئەوەی کە بینیان دوو کەسێکمان هەیە کە حکوومەتێکی ڕاستەقینە سیاسەتێکی ڕاستەقینە جێبەجێ دەکەن ئەوەش بە شێوەیەکی ڕاستیانە بینیمان و ئەوەی کە لەتواناندا بێ دەیکەن بۆ بدێن بە شێوەندەکانی ئەمریکا و ئەو شتەشی کە بەڕوونی دیارە ئەوەیە کە جۆ بایدن کەوتی ئێمە هەوڵ دەدەین دووبارە هاوپەیمانیەکانمان دروست بکەینەوە چکە دۆناڵد ترامپ ئەوە هاوپەیمانیەتانی لە ناو بردووە ڕێزی نەگەردە لە بنیاد و ڕێکوتنە جیهانیەکان و ڕێزیشن لەگەڵ هاوپەیمانیەکانی بۆیە لەگەڵ ئەم بدڵنیەوە لەگەڵ ئەم ئیدارەدا دەگەڕێینەوەیە بۆ ئەو هاوپەیمانیانە و بۆ هەوڵ دەدەینەوە پردانەی کە ترامپ لە نای بردوودا دروستیان بکەین و بەتابەت و پردانێکە لە ئیدارەی ئۆباماوە دروست کرابن و بە شێوەیەکی شەفافانەوە کە هیوادارمە وا بێت و لەبەر ئەوە سەبارەت بە سیاست و هاوپەیمانی نێودەوڵەتی جیهانی لەگەڵ ئەمریکاتەوە ئەوە بە دڵنیاییەوە دروستە بێتەوە بۆیە من دڵنیام لەوەی کە جۆ بایدن کارە دەکاتەوە ئەوە ئەو سیاستانەشی کە هەبوو لە سەرسەر ڕابطە بەرامبەر بە کۆچبەرانەوە بە دڵنیاییەوە بە دڵنیا و گۆڕانکاری دروستە بێت و کارەکانی دروستکردنی دیوار لە نێوان ئەمریکا و مەکسیکدا دەوەستێنێت بە دڵنیاییەوە و ڕێگایەکمان لە پێشە بە تایبەتی سەبارەت و بۆ ملیۆنان کۆچبەرەی کە لە ئەمریکادان و هیچ بەڵگەنامەیەکیان ڕسمیان نییە و دەبێت کاریان لەسەر بکرێتەوە هەروەها قەدەغەکردنی سەفەرکردن لە وڵاتی ئیسلامیەکانە بۆ ئەمریکا بۆیە ئەوانە کۆمەڵە هەنگاوێکی زۆر بەهێزن و ئاماژەیەکی گرنگە بۆ هەموو گەلی ئەمریکا و کۆچبەران و هاوپەیمانیان وڵاتیەکانمان کە ئێمە گەڕاینەتەوە و یەکدا بەتایبەتی لەگەڵ ئیدارەی جۆ بایدن بۆ ئەوەی کە بتوانین هاوپەیمانیەکانمان بەهێز بکەینەوە و لە لاوازی ڕزگاری بکەین و بە شێوەیەکی بەهێز و ڕوونەوە دووبارە کار بکەینەوە. بەڵێ ئەمە لەسەر کەسایەتی سەرۆک بایدن و هەروەها جێگرەکەی کامالا هاریس ڕابوەستین هەندێک قسە بکەین هەردووچیان سیاسیشی دێرینن و مێژوێشی باشیانە لە سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و لە سیاسەتی دەرەوەش ینی دوو کەسی ئاوها بەهێز کە ئێستا لە دەسەڵاتی باڵای ئەمریکادان ئەتوانین بڵین کاریگەریەکان زوو دەرەکەوێت لە سیاسەتی نوێی ئیداری بایدن و کامالا هاریس. بەڵێ من بە دڵنیاییوانێ بە درێژایی ماوەیەکی دوو دیش خۆیان تەرخان کرد بوو و بەڵێنیان دابوو کە بتوانە چاکسازی ئەنجام بدەن و پاکەجێکی تەواو پێشکەش بکەن بە تایبەتی پەیوەندیدار بە کۆچبەرانە پەیوەندیدار بە چاودێری تەندروستیە و هەروەها خوێندنی خوێندکارانەوە و
building up. And I think that پێشم وا بێت you're going to see a lot more زۆر progressive سیاسەتی ئێجگار زۆر کاریگەر دەبینی لە ڕۆژانی داهاتوودا مەرج نییە بە تایبەتی لەلایەن خۆی جێبایەتێن و جێگرەکەی وەنە بەڵام لە بڕواایەدام کە لە ڕۆژانی داهاتوودا پێکەوانەوە ڕێگەیەکی باش هەڵ دەبژێنکاری لەسەر دەکەن چونکە خاکێک هەیە کە پێویستە کار لەسەر بکرێت و کە بەجێ هەدەپەرست خراپ لە 4 ساڵ ڕابردووتەدا بۆیە کار دەکرێتەوەیکە سیاستێکی زۆر پێش کەتوانە بگرینە بەسە بارەت بەکەشەوە هەوا و خوێندنی خوێنکاران و چاودێری تەندروستی و هەروەها پێشکردنی یارمەتی بۆ ئەو کەسانی کە کارەکان لە دەستداوە لە سەردەمی وڵاتبوونەوەی پەتای کۆرۆنا و هەروە ئەنجامدان شەکساسی لە سیاسەتی کۆچبەریدا و ئەوانە سەختن و پێویستە ئابووری خۆمان دووبارە بنیاد بنینەوە کۆمەلگای خۆمان بەهێز بکەن بۆ کە دڵنیا بین کە ئێمەستاوێنێتەوە سەر پێ بە سووترین کات بۆیە من دڵنیام کە ئەو سیاستانی کە جێبەجێ دەکرێن بە تەواوەتی ڕێنگدانەوەیان دەبێت و کە داری دەخن کە ئێمە تا کوێ هاتووین. لە ڕابردوو لە سەردەمی دۆناڵد ترامپ سیاسەتی دەرەوەی ئەمریکا تا ڕادەیەک ینی ناجێگیری بەخۆیەوە بینی لە دوای دەست بەکاربوونی سەرۆک بایدن ئەم سیاسەتە چۆن ڕەنگەداتەوە لە جیهاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوروپا لە ئەفریقا بۆ نمونە بۆ گشت جیهان سیاسەتێکی چۆن دەبێت سیاسەتەکار وەکو پێشوو نەرم دەبێت کە دیموکراتەکان پێوەی ناسراون. دووبارەی دەکەمەوانەوە ئاماژەشم بەوە پردەکان دووبارە دروست دەکرێنەوە لەگەڵ هاوپەیمانەکاندا و پردەکان زۆر بەهێز دەبن لەگەڵ هاوپەیمانە بەهێزەکانماندا و هاوبەشانێ دەوڵەتیەکانیشمان پێویستە جۆ بایدن و جۆ بایدن و کەمەلا هەریس و هەنگاوەکانیان بەهێز ببینن زۆر بە خێرایی و دەچینەوە ناو ڕێککەوتنە دەوڵەتیەکان کە پێشتر باشەکرا بێنزابکران و وەمتمانە دروست دەکەینەوە لە نێوانماندا و بەتایبەتی لەگەڵ ئەو وڵاتانەیدا کە لەگەڵماندا بوونەوە چەند وڵاتێک لە خۆت دەکرێتە کە ئەمریکایان بینی وەکو لانکەی دیموکراسی و وتبینیان کە چۆن شێوێنرا و چۆن بیرروباوڕەکانی ئێمە شێوێنرا لەو بارودۆخەی ڕەبرەبە هیوادارم کە ئێمە دووبارە بتوانین ببینە وڵاتی دیموکراسی و ئازادی و ئەو سیاست کە جێبەجێ دەکەن ڕنگدانەوەی ئەو ئازای دیموکراسی بێت و بۆیە پێویستە ئەوەش پیشانی بدرێت لە ڕێگەی سیاسەتی دەرەکیمانەوە بەتایبەتی لە ڕێگەی ئەم ئیدارەوە کە پەیڕەوی دەکات. بەڵێ سەبارەت بە ئێرانەوە پرسیار بکەم چکە پێشتر تیمی جۆ بایدنەوەیان ڕاگەیان کە ئامادەکاریان کردو بۆ گەڕانەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە داهاتوو ئەم هەنگاوە بە خێرایی بەڕێوەچەی یاخود ئەمریکا گۆڕانکاریەکە لە ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ ئێراندا. کاتێک وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پاشەکشەی کرد ئەوانی تر هەمیان مانەوە لەو ڕێکەوتنەوە بۆی ئێمە تاکە وڵاتێک بین کە هاتیینە دەرەوە لە ڕێکەوتن نامەکە و ئێران باوەڕی خۆی لە دەستدا و هاوپەیمانەکانی بە هەمان شێوە متمانیان بە ئەمریکانەما بۆیە ئەوە بیر و بۆچونە دەگۆڕێت سەبارەت بە جۆری ئەو ڕێکوتنامەی کە لە ئارادا دەبێت بەڵام ڕێکونەکە چۆنێک بێت پێویستە ئەمریکا بەشێک بێت لێ چونکە ئاشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو ئەو درۆیانەی کە باسکران سەبار بە بەرەو پێچوو لەو ناوچەیە پێویستە ئەمریکا بە سەختی و بە جدی کار بکات لەگەڵ هاوپەیمانەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروە لەگەڵ هاوبەشانە دەوڵەتیەکان بۆ ئەوەی کە پێکەوە کارێکی گەورە بکەن بۆ ئەوەی کە ناکۆکەکان لە هەنگاویەکەمدا نەهێڵنێن چونکە ئێمە سەرۆکێکمان هەیە سەرۆکێکمانە بکە نەیزانی چۆن کاروبارەکان بەڕێوەبەرێت نەیزانی سیاسی دەرەکی چۆن بەڕێوەبەرێت و زۆرێک لەو شتانە تێنە دەگەیشت کە دەیکردن بۆیە هیوادارم کە ئێمە بتوانە بگەڕێنەوە بە ئەو ڕێکەوتن نامەوەکە ڕەنگە ڕێکەوتن نامەکە کەمێک جیاوازێ بەڵام پێویستە بگەڕێنەوە بۆ ئەو جۆرە ڕێکەوتن نامەوە بگەڕێنەوە بۆ وتیبێژ و دیالۆگەکان لەگەڵ هاوپەیمانەکانمانە وڵاتەکانی تر و بۆ ئەوەی کە بتوانین دۆستایەتی زیاتریان لەگەڵدا دروست بکەین. هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمەی کوردی شەین کە لە هەرێمی کوردستانین و هیوایەکی زۆرمان لەسەر دۆستایەتی و سیاسەتی کورد لەگەڵ ئەمریکا و بە دیاریکراوی لەگەڵ سەرۆک بایدن هەڵچنیوە بۆ کورد سیاسەتی جۆ بایدن لە داهاتوودا چۆن دەبێت باڵپشتی زیاتری ئەمریکا بینین؟
بەدڵنیایی و پێم وایە کەوا دەبێت پێم وا بێت ئەم ئیدارەیە دیاری کردووە کە هاوپەیمانێتی چەنە گرنگ بۆ گەلی کورد و ئێمە لە سەردەمی ئیدارەی ترامپدا ئەو هاوپەیمانێتەمان لەگەڵ گەلی کوردە لە ناوبەری هیوادارم ئەو هاوپەیمانێتیە بەدڵنیاییەوە لەگەڵی کوردە دەبێت یەکێک لە ئەولەویاتی ئیدارەکەی ئێمەوە پێویستە دووبار هاوپەیمانەتەکانمە دروستکەن لەگەڵ دۆستەکانمان لە جیهاندا لەبەرەوە بەدڵنیاییەوە هانی ئەوە دەدەم بە ئەرێنیەوانێ قسە لەسەر ئەوە دەکەم بۆ کە هاوپەیمەتی لەگەڵ کوردەکان یان لە نێوان کورد و ئەمریکادا دووبارە بنیاد بێتەوە بەهێزتریش بکرێتەوە لە چاوجاراندا. زۆر باشە. سەبارەت بە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە تورکیا، چونکە تورکیا لە ماوەکانی ڕابردوو ینی سوودی بینی لە پەیوەندی باشی لەگەڵ دۆناڵد ترامپ و کۆمەڵێک سەرکێشی زۆری کرد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ناوچەکە، بەڵام لە ئێستەوە ترسیان لێنیشتووە کە جۆ بایدن دەست بەکار بووە این سیاسەتی ئەمریکا تون بێ بەرامبەر بە تورکیا. ئەم سیاسەتە گۆڕانکاری بەسەردادێ لە سەردەمی سەرۆک بایدن. پێم وا بێ جیاواز دەبێت ئێمە لە سای ئیدارەی ترامپدا ئەوەی کە بینیمان دۆخێک بوو کە پیاوێکی بەهێز و ستەمکار بوو کە جیهانی بەڕێوە دەبردوو بەنم لەگەڵ کیم جۆن لە کۆرەی باکوور کۆبەوە لە هەروەها لەگەڵ سەرۆکی بەرازیل کۆبەوە لەگەڵ ئەو کەسە ستەمکارانەدا کۆبەوە و قسەی لەگەڵداکردن و دانیش لەگەڵ بۆیە پێم وا بێتە ئەو بەراوردکاریە لە سەردەمی ئیدارەی جۆ بایدن کە بەرهاریزا بە هیچ شێوەیەک بوونی نابێت و پێویستە لەو جۆرە مامەڵەکردنە دوور بکەینەوە چونکە بەڕاستی دەبێتەوە هۆی بەهێزکردن و سەرشێتکردنی زیاتری ئەو جۆرە حکومڕان و سیستەمانەی کە لە وڵاتانە کار دەکەن کە سوود وەردەگرن لە سیاسەتەکانی ئەمریکا. لەبەر ئەوە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر هەر ئیدارێکی تر هەبووە ئەو بەدڵنیایەوە ئیدانەی هەڵسەکەوت و ڕفتارەکانی ئەو جۆرە سیستەم و حکومڕانانەی دەکرد چونکە بەتایبەتی ئەو ڕفتارانەی کە یەک ناکردنەوە لەگەڵ بەهاکانی دیموکراسی و ئازیدا بۆیە هەر جۆرە ململانەیەکە لێ دەبێت ئەوە بە دڵنیاییەوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ئەو پێم وانە لە ئیدارەی جۆ بایدن کە بەرهاریستا بەردەوام دەبن لە پێشگەیخستنی ئەو جۆرە ململانێ و ئاسەنگی و هەڵسکەوت و ڕفتارانەی کە لە ئارادا بوون و کە دشن و یەک ناگرنەوە لەگەڵ بەهاکانی دموکراسی بۆیە پێم وای مامەڵەکردنە زۆر جیاواز دەبێت لە سای ئەم ئیدارەدا و بەتایبەتی لەگەڵ ئەو حکومڕانانەی کە تۆ باست کردن. بەڵێ زۆر سپاس بۆ نیما کۆکارنی نوێنەری ویلایەتی کەنتاکی کە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگەی سکایپۆ لەگەڵ مابووی سپاس بۆ بەشداری لە بەرنامەی پانۆراما سپاس دەکەم. بەڵێ ئەمڕۆ بینیمان کە لە مەراسیمێکی بەرفراوان لە واشنتنی پایتەختی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جۆ بایدن وەک 46مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سوێندی یاسایی خوارد و بووە 46مین سەرۆکی ئەمریکا بە هەمان شێوە کامەلا هاریس وەک جێگری جۆ بایدن وەک جێگری 46مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەویش دەست بەکار بوو. ڕێوڕسمەکە ڕێوڕسمێکی فراوان بوو بەڵام لە ڕۆشنایی و لە شوێنێکی پارێزراوی کەشوهەوایەکی ئەمنی و هەروەها لە ڕووی ئاسایشەوە زۆر بە توندی ئاسایشی ناوچەکە پارێزراو بوو بە حکمەوەی کە لە چەند ڕۆژانی پێشووتردا بەهۆی هێرشەکانی هەندێک لە توندڕەوەکانی ئەوانەی کە لایەنگری دۆناڵد ترامپ بوون هێرشیان کردە سەر کۆنگرێس هۆکارەکەەوە بوو کە بەو شێوەیە ینی ڕێوڕسمەکە بەڕێوە بچێت. هەل لە پانۆرامادا میوانیشی دیکەم لەگەڵەکەویش بەڕێز مستەفا سوورچی شارەزای کاروباری ئەمریکای بامان شێوە لە ویلایەتی کەنتاکی لە ڕێگەی سکایپۆ لەگەڵ ما بێ کاک مستەفام کاتت باش خۆشحاڵم کە جارێککە لەگەڵ تابمەوە بۆی کە گفتوگۆ بکەین لەسەر دەست بەکاربوونی سەرۆک بایدن وەک 46مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەگشتی خوێنەوە چی بوو ئەمڕۆ بۆ ئەو مەراسیمە و بۆ دەست بەکاربوونی جۆ بایدن وەک 46مین سەرۆک کە بەڕێوە چوو فەرموو کاک مستەفا. سڵاو کاکاوڕێ ئەم کاتت باش خۆشحاڵم جارێتر پێکەوە بین. بەڕاستی ئێمە ئیمڕۆ یەک شێوەیەکماندی لە سەرۆکێک بەس
کاک هاوڕێ بێزەحمەت دەنگکە هەندێک ئەگەڕێتە سەرم دەنگەکە ئەگەڕێتەوە سەبرادەران بەشکم چارە سەری بکەن هاوکارانمان. ئێمە لە ئەو مەراسیمە دیمان کە جارێکی تر سەرۆکێک بە پلانێکی سیاسیەوە بە پلانێکی گەشتبینیەوە هیچ بەبێەوەی هێرش لەسەر هیچ کەسێک بکە لە ناوخۆی ئەمریکا لە دەورەوەی ئەمریکا خیتابێکی ئەوکەوەی ئەمریکا لە سەری ڕاهاتووە کە دەوڵەتێکی دیموکراسی وەک ئەمریکا لە سەری ڕاهاتووە جارێکی تر ئێمە سەرۆکێکماندی بۆ هەموو ئەمریکەکانت بایدن ئیمڕۆ کە باسی لەوە کرد ئەیوت من ئەگەر دەنگش بە من نەداوە ئەگەر ئیمانتش بە من نییە با هەروابێ من ئیمانم بەوە هەیە لەبەرەوەی ئێمە لە وڵاتێکی دیموکراسین من سەرۆکی هەموو ئەمریکەکانم بە بێگومان ئەگەر ڕەشپێست بیت یاکو سپی بیت یاکو لە وڵاتی ڕۆژهەڵاتی ناوڕاستەوە بیت بەڕاستی ئەمریکا ئەمە ئەساسی ئەمریکا ئەمە سیمەی ئەمریکایە لەبەرەوەی وەکو جەنابتان ئەزانن ئەمریکا وڵاتێکی کۆچبەرانە هیچ کەس تەنها ئەگەر هەندیەکان نەبن ئەمریکی هەندیەکان نەبن هیچ کەستر ناتوانێت بڵێ من خەڵکی ئەمریکای ڕاستەقینەوە بۆیە گرنگ بوو سەرۆکی ئەمریکای نوێ ئیمڕۆ دان بدا بەو خاڵانە کە ئەمە ئەمریکای هەموو ئەمریکیەکانە ئەوانەی لەسەر ئەم خەڵکە لەسەر ئەم خاکە ژیاون و کە خەڵکی ئەم وڵاتەن بە هەمومانەوە ئەبێت دستور بپارێزین بە هەمومانەوە ئەبێ دیموکراتیەت ینی ممارەسە بکەین و بەبێ ئەوەی تونڕەوی بکەین بە بەرامبەر یەک و بەبێ ئەوەی هێرش دەینە سەر مؤسساتی حکومی ئەمانە بەڕای من زۆر گرنگ بوو لەبەر ئەوەی ئێمە ئیسە لە حاڵەتێکین بەڕاستی پێش 2 هەفتە ئێمە دیمان چۆن خەڵکێکی تونڕە و هێرشیان کردە سەر کاپیتاڵکە یەکەم مؤسسەی حکوومەتی ئەمریکیە کە نوێنەری ئەمریکیەکان نوێنەری هەموو هاوڵاتیەکان لێ بوون بە بێگومان ئەوە نەشاراوەتەوە کە ئەمریکا هەتاکو ئێستا جۆرە برینێکی هەیە کە دووبەش بۆتەوە کە خەڵکێک لە ناوێتی ڕازیمەنیان نییە خەڵکی لە ناوێتی هەستەواکەن کە خۆیان خەڵکی شارەکەن و ئەو خەڵکانەی تر جۆرێک خیانەتیان لێ کراوە ئەمە ئەبێ وردە برین بکرێت ئەم برینە بێ وردە چارەسەر بکرێتەوە و وردە هەموو ئەمریکەکان بگەڕێنە سەر خەتی ئەمریکا کەواتە دستور بپارێزین و وڵاتی خۆمان بپارێزین. زۆر باشە کاک مستەفامێ ینی بە دیاریکراوی ڕاستە بایدن ینی لە وتارەکەیدا زۆر لەسەر ینی ڕەوشی ئەمریکا قسەی کرد و لەسەر یەکگرتووی قسەی کرد بەڵام ئەمێ بۆ سیاسەتی دەرەوە و ئەو چاوەڕوانی کە هەموو جیهان بە تامەزرۆی و چاوەڕێی دەست بەکاربوونی جۆ بایدن بوون وەک 46ەمی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چکە بەڕاستی ینی جیهان چاوەڕوانی گۆڕانکاریە لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە زۆرێک لە ڕووداوە گرنگەکانی کە دەگوزارێت لە هەموو دنیادا چکە ینی ئەمریکا لە هەر شوێنێ ڕووداوێ هەبێت و ئەمریکا بەشدارە بێت تێیدا و لەوێ بوونیە بێت بەگشتی سیاسەتی جۆ بایدن لە داهاتوودا بۆ ڕووداوەکانی دەرەوەگەر باس بکەین و بۆ سیاسەتی دەرەوەگەر باس بکەین گۆڕانکاریەکان خێرا ئەبن یاخود نەخێر وردە بە پێی هەنگاوەکانی کە دیموکراتەکان دایان ڕۆشتووە ئەوە پرسیارێکی بەڕاستی زۆر گرنگە ئەمریکا لە سیاسەتی جۆ بایدنەوە با بڵێن لە سیاسەتی دیموکراتیەکانەوە بڵێن ئەمریکا لە سیاسەتی خارجی و بڕەبڕە ئەگەڕێتەوە کە سیاسە ینی هەنگاوە قورسەکانی خۆی و سیستەمە مؤسساتیەکە ئێمە لە 4 ساڵەی ڕابردوو دیڵە سیاسیەکانمان بەڕاستی هەمووی لە یەک کەس دەرەچوو تەنانەت ترامپ نەبێ کەسێکی تر هیچ بڕیارێکی نەئەدا و ترامپ ئێمە وەکو خۆمان ئەزانین تەنانەت دەنگی بە یانی گوێی بە مستەشارەکان خۆشی نادەن ئەوە جارێکی تر نەمایەوە بەڵام ئێمە ئەتوانین بە شێوەیەکی عام کە لە بەرنامەکەی بایدنەوە باسکەین بەرنامەکەی بایدن باسی لەوە کرد 2 ڕخنەی قورسی هەیە لەسەر 2 وڵات یەکەمیان وڵاتی مسرە کە ئەوە ناڕازی خۆی پیشاندا بەرامبەر مسر و ئەیوت سەرۆکەکەی مسر دیکتاتۆرە
نزیکەکەی ترامپە ئەوە ئەبێ بەبێ گۆڕانکاریەک ببێت لە دەربارەی مساعداتی عسکەریەوە یاکو مساعداتی مالیەوە بۆ مەسەر بە بەرامبەر ئەبێ مەسەر دەستگا گۆڕانکاریە بکە. دووەم بڕیاری بایدن بوو کە باسیە کرد ڕخنەی قورسێکی لەسەر تورکیا و لەسەر ئۆردۆگان کرد بەڕاستی بەتایبەت لە دوای کە مەرجەکەی ترامپ و بایدن کرار لە ڕۆژاوای کوردستان ئەوە بەڕاستی ئەرکێکی زۆر گەورە بوو لەبەرەوەی بایدن وەکو هەموو دیموکراتیەک زیاتر بەرەو سیاسەتی دیموکراتیانە ئەڕوا بەرەو سیاسەتی دەنگدان و سەقافەتی دەنگدان و ڕخنەگردن بچەسپێنێتەوە لەو وڵاتانەی بەتایبەت کە بە هاوڕێی ئەمریکا ناسراون. بۆیە ئێمە دوو وڵاتمان هەیە، دوو دەوڵەتمان هەیە بەڕاستی لە حاڵەتێکی زۆر ناحەزم لەبەرەوەی بایدن هیچ کاتێ نەیشاردۆتەوە کە ئەم دوو وڵاتە ئەبێ سیاسەتی ئەم دوو وڵاتە ئەبێ گۆڕانکاری بکە ئەوەش مەسر و تورکیایە. یعنی تۆ پێ دوای کاک مستەفا سیاسەتی بایدن تون دەبێ بەرامبەریان و پەیوەندیەکان بەرەو ساردبوونەوە چێ لەگەڵ دوو وڵاتە؟ بەبێ گومان کە هەروە ینی بایدن کە بڕیاری دا بەتایبەت لەسەر کوشتنی کوردەکان لە سووریەوە باسیە کرد ئەیوت تورکیا ئەبێ تەمەنی ئەو کوشتنەوە ئەو کارەساتە بداتەوە. ئەو جایبە ئازانین تەمەنەکەی بەبێ گومان عسکەری نییە و هیچی هێرشی حربی نییە باجەکەی بداتەوە. بڵێ بڵێ ڕاست باجی ئەوانە بداتەوە. ئێمە زانین بە بەرامبەرش هیچ جنوجۆڵێکی عسکەری نابێ، بەڵام ئەشێ ساردمەنیەکی لە عیلاقاتی دیپلۆماسی و بێ بە بەرامبەریش جۆرێک لە زەختی اقتصادی بێ لەسەر تورکیا. ئەمانە بەڕاستی ڕۆڵێکی زۆر گرنگ ئەدینێ لەبەرەوەی تورکیا لە ژێر بێگومان لێرەی تورکی هەمیشە هەر بەرە و خواردەوە تەمەنی بە بەرامبەر دۆلار کەمترە بێتەوە ڕۆژ بە ڕۆژ. ئیدی ئەو جۆرە دیپلۆماسیەتی سەردە و یاکو جۆرێک لە عقوباتی اقتصادی لەسەر تورکیا دامرێ ئەوە بەڕاستی تەسیرێکی زۆر گەوراکە لە ناوی تورکیاوە ئەو جاش لە دەرەوەی تورکیاوە لەبەرەوەی تورکیا لە 3-4 دەوڵەت ئیستا وەکو لیبیا و سووریا و تەنانەت لە خەلیجش لە وڵاتی قەتەر تەسیرێکی زۆر گەورە هەیە. ڕەنگە ئەوان هەمووی بدینین بە جۆرێک وردە پاش کەشێتەوە و بگەڕێتەوە ناو سنووری وڵاتە. ئەمێ سەبارەت بە ڕۆژاوای کوردستان باکووری سووریا ینی قسە بکەین لە ڕابردوو لە سیاسەتەکانی دۆناڵد ترامپ زیانی زەرمەندی یەکەم کوردەکان بوون لەوێ بە هۆکاری ئەوەی کە بەرژەوەندی باڵای ترامپ لەگەڵ خێزانی ئەردۆگان وای کرد کە یعنی زۆر ڕێگای بۆ تورکیا کردەوە زۆر شاری یعنی ڕۆژاوای کوردستان داگیر بکەن. لە ئێستادا کوردەکانی ڕۆژاوا ینی لە سووریا زۆر هیوایان هەڵچنیوە لەسەر دەست بەکاربوونی جۆ بایدن و جۆ بایدنی ژەڕابردووە کامالە هاریسیش یعنی یەکێک بوو لەوانی کە دژی پاشەکشەکردنی هێزەکانی ئەمریکا بوو لە ڕۆژاوای کوردستان. ئێستا دەست بەکاربوونی ئەوان سیاسەتەکە بە کاملادا دەگۆڕێت لە بەرژەوەندی کورد دەبێ لەوێ؟ بەبێ گومان ئەدیدین لە بەرژەوەندی کورد ئەبێ، بەڵام تاکو چ کاتێک تاکو چه هەنگاوێک دابنرێ. ئێمە زانین دیموکراتەکان جۆرێک بەتیترن لە بڕیار وەرگرتن و بڕیار سندن و دامەزراندن. ئەمە جیاوازی دیموکراتەکان و کۆمارەکانە. کۆمارەکان ڕەتفعلیان سەریعترە لە دیموکراتەکان جۆرێک. ئێمە زانین تورکیا قواعد عسکەری دروست کردووە لە ڕۆژاوای کوردستان کە ئەوە تا چنێک بتوانین بگەینە ینی ئەمریکا بگەێتە دیڵێک لەگەر تورکیا ئەو قاعدانە دەربچن و دوایەوە ئەمریکەکان بگەڕێنە ئەو خاڵە. من بە خوێندنی منەوە وابزانم ئەو هەنگاوە زۆر زەحمەتە بێ، بەڵام ئەمریکا ئەتوانێت شتێکتر بکە، ئەتوانێت یعنی چۆن بڵین تەحدیدی حرەکەی
ئەفسەرە تورکیەکان بکات و جەندەرمە تورکیەکان بکات لەو منتەقەیە کەواتە ئەوانش جۆرێک میلیشیای عسکەریان هەیە بە ناو جێش الحڕەوە ئەناسێ ئەگەر بتوانێت تەسیرە زەختی لەوانە بکات و دعم مادیان بوستێنێ بەو شێوە توانێت جموزولیان سنووردار ئازاریان بڵێ هەتاکو دوا بڕیار بدرێتەوە منە دینم ئەوە ئەبێتە کە هەنگاوی یەکەم ئەبێتە جۆرە سیاسەتێک بۆ بایدن کە دەستی پێ بکات بەڵام وەکو بەتاوەتی تورکیا لە ئەو منتەقە دەربچێ من وای دینم بڕێ قورسە تەنانەت بۆ ئەم ساڵیان زۆر باشە. سەبارەت بە عێراق ینی سیاسەتی بایدن لە ڕابردوو لە ساڵەکانی 2023 تاوەکو 2078 ینی پرۆژەیەکی هەبوو کە بۆ دابەشکردنی عێراق بوو وە سێ هەرێم لەو کاتە زۆر دژایەتی کرا لە ئێستادا کە بۆتە 46مین سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جۆ بایدن بە هەمان شێوەی ڕابردوو بیر لە سیاسەتکردنە کاتەوە لە عێراق کە بەرژەوەندێکی زۆری هەیە لە وڵاتە و هێزێکی زۆری هەیە لێرە و ململانەیەکی سەختی هەیە لەگەڵ ئێراندا لە نەو ینی مەدانی عێراقدا سیاسەتی ئەمریکا بۆ ینی عێراق بەگشتی چۆن دەبێت لە داهاتوودا؟ بەڕاستی یەکەم تشت بایدن ینی بەرنمەکەی ئەوە نەبوو کە دابەشی عێراقدا بیکاتە سێ وڵات یاکو سێ دەوڵەت ئەوە بەرنمەکەی ئەوە بوو کە بیکاتە وڵاتێکی فدرالی وەکو ئەمریکا ئەوە 4-8 ساڵ پێش ئیسە بوو ئەو بەرنمەیە معتەیاتی عێراق واقعی عێراق ئیسا لەگەر ئەو 4 ساڵی ڕابردووە زۆر جیاوازتر گۆڕاوە من ئەتوان زۆر گۆڕانکاریەکی لێ دروستکراوە ئێمە ئیسا زۆر تەنانەت نەک حرەکەی سیاسی حرەکەی عسکەری هێزێکی عسکەری چەکدار هاتۆتە سەر مەدان و تەسیرێکی گەورای هەیە ئەو 8 ساڵی ڕابردووە نەبوو ئەمانە هەمووی معتەیاتن من ئەدینە ئیتر جارێکتر ناتوانێت لە عێراق بەسکاتەوە بەڵام بایدن مشکلەی بایدن لە عێراق چیە ملی لەگەر بکە تەعاملەکەی بایدن من وا دینم ئەبێت لە ڕێگای جۆرێک لە سیاسەتێک دروست کات بەرنامەیەک دابنان کە عێراق وردە دەربچێت لە ژێر تەسیری زەختی جمهوری ئیسلامی ئیران ئەوش بە یەک شێوەیە ئەگەر بین و دانیشین ئەگەر ئێران و ئەمریکا دانیشن دیڵێکی تازە دروستکەنەوە لەسەر بەرنامەنەوەیەکان ئێمە زانین گەڕانەوە بۆ بەرنامەنەوەیەکەی ئێران کە لە کاتی ئۆبامە بوو ئەوە زۆر زەحمەتە ئیسا بگەڕێنەوە بە هەمان شێوەش ناتوانین ئەو زەختەی کە ئەمریکای کرد لە 4 ساڵی ترامپ لەسەر جمهوری ئیسلامی ئیران ئەوش نامێنێ بەڵام بە هەر شکلێک ئەبێت جۆرێک لە دیڵێ تازە بکرێتەوە ئەو دیڵە تا چنێت تەسیری هەیە لەسەر عێراق تا چنێک بایدن ئەتوانێت بە بەرامبەری زەخت لە ئێران بکات کە تەسیر و ئینفلۆنسی لە ناو عێراق کەم وکاتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک مستەفا سوورچی شارەزای کاروباری ئەمریکا کە لە ڕێگەی سکایپۆ لە ویلایەتی کنتاکی لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوو. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا تا بێگەشتنەوەیشی دیکە خواتان لەگەڵ.